عزیزان و خۆشەویستانم سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامین بەرنامەی ئەم جارەمان باس لە کێشەکانی کۆڵۆن دەکات. با بزانین کۆڵۆن چی و پێکهاتەکانی چین و هەروەها ئەو کێشە و گیر و گرفتانە چین کە دووچاری هاوڵاتیان ئەبنەوە دواتر باس لە هۆکارەکانەکەن کە ئەم حاڵەتە دروستەکەن و با بزانین کە نیشانەکان چێکە تووشی هاوڵاتیانە بن لە کاتی تووشبوون بە کێشەکانی کۆڵۆنە دواتر هەوڵ دەدەین بزانین کاتێک کەسێک تووشی ئەم حاڵەتانە دەبێت چۆن دەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات بێوەی سەردانی پزیشک بکات یاخود ئەگەر نەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات بچێتە لای پزیشک چ جۆرە چارەسەرێکی بۆ دەکرێت و ڕێکارەکان چینکە جێبەجێ دەکرێت دواتر لە بەشێکی تری دیمانەکەمانە ئەو پرسیارانە کە ئێوە ناردوتانە ئاراستی دکتۆری دەکەین و هەوڵ دەدەین کە زانستی ترین وەڵام بە ئێوە بدەین هەموو ئەمانە و زیاتر گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زانا نەسرەدین پسپۆڕی نەشتەرگەری گشتی سەرەتا دەچین باگرافێکی دکتۆر دەبینین دواتر دەسەکەین بە گفتوگەکان. سلااو لێ بە کاک دکتۆر سەردا پێمان بڵێ پێناسەیەکی زانستی کۆڵۆن چێوە پێگاتە و فەرمانەکانی چین؟ زۆر سپاس بەڵام دەرفەتەدان طبعا لە ڕووی توێکاری و ئەگەر باسی کۆڵۆن بکەین کۆڵۆن بەشێکە لە کۆئەندامی هەرز ئەکەوێتە بەشی خوارەوەی کۆئەندامی هەرزواتە دوای ڕیخۆڵە باریکە ڕیخۆڵە کۆڵۆن ڕیخۆڵە گەورەشی پێ ئەوترێ ڕیخۆڵە گەورەیەتکە تقریباً درێژەکەی مەتر و نیوێکە ئەندامێکی ماسوولکەدارە دیوارەکەی لە چەند چینێک پێک هاتووە ماسوولکەیە ئەو ماسوولکانە یارمەتی دەرن بۆ پاڵنان بۆ شتانی کە ئەچێتە ناو کۆڵۆنەوانێ بۆی بیکاتە دەرەوەی لەش کە بەڕێکە کۆتاییەت لەوێشەوە ئەکرێتە دەرەوانێ طبعا کۆڵۆن خوێنبەری تایبەتی خۆی هەیە خوێنهێنەری تایبەتی خۆی هەیە لەگەڵ ئەوەشە دەماری هەیە دەمارەکان بەرپرسن لە ئەو جوڵەیە کە ماسوولکەکانی کەن لە ڕێی دەمارەکانەوە ئەنجامەیرێ طبعا ئیشی سەرێکی کۆڵۆن زیاتر بریتە لە دروستکردنی پیسایی پاشەڕۆ لەش ئەو خواردنانی کە هەر کەسێکی خوا لە کۆتاییە پاشەڕووی هەیە لە کۆڵۆنە کە ئەکرێتە ناو کۆڵۆنانە لە کۆڵۆنە بەشێک لە ئاوەکەی هەڵەمژرێتەوە لەگەڵ هەندێک لە کانزاکان ئەوەی ئەمێنێتەوە پیساییەواتە تەنها ئیشی کۆڵۆن دروستکردنی پیسایی و هەڵمژینی هەندێک ئاو مادەی کانزاییە. بەڵێ کاک دکتۆر ئەو کێشە و گیر و گرفتانە چین کە زۆرترین جار دووچاری کۆڵۆن دەبنەوە خۆ جۆرەکانیان چین؟ بەڵێ چەند کێشەیەکی هەیە کۆڵۆن ئەتوانین بکەین بە چەند پاڵێنێکەوە یەکێک لە گرفتەکانی کەیەتی کە زۆر باوە لە ناو خەڵکە ئەویش بریتە لە تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن. کۆڵۆن فەرمانەکانی هەندێک جار تێگەچێ واتە موشکیلەمان هەیە لە ڕێی فەرمانەکانەوەیە هەندێک نەخۆشیشمان هەیە ئەندامیە واتە ئۆرگانەکە خەلەلی تێکەوێ موشکی لە فەرمانەکان زۆر بایەتی لە ناو خەڵکە وەک لە سەرچاوەکانی شەر ئاماژە بۆیان کە زۆر کۆمۆنە بریتە لە تێکچوونی فەرمانی کۆڵۆن واتە کۆڵۆن ناتوانێت بە شێوەیەکی تەندروست پاڵ بنێ بۆ خواردنانی کە ئەچێتە ناوی تیای ئەمێنێتەوانێ ئەوەیە گروپ بۆ مرۆڤەکە دروست دەکات و ئەبێتە هۆی ئاوسانی کۆڵۆن و کۆبوونەوەی غازات و ئازار دروست بوون و یان قەبزی یان ڕەوانی ئیتر بەپێی هەر زەلامە و نەوەیەکە. بەڵێ کاک دکتۆر ئەم کێشانە تا چەندێک باوە لە ناو هاوڵاتیانە چونکە دەیویستین ڕۆژانە باس دەکەن کێشەی کۆڵۆنمان هەیە دەڵێن نەخۆشی کۆڵۆنمان هەیە ئەمانە تا چەندێک باون؟ بەڵێ ئێستا هێنە سەر جوابی پرسیارەکەی جەنابەت بەڵام وتمان جۆرێکی تر لە نەخۆشیمان هەیە لە کۆڵۆنە ئەویش ئەندامیە ئەندامەکان چییە هەندێک جار هەوکردنی کۆڵۆنمان هەیە نەخۆشییەکی ترمان هەیە پێوترێ نەخۆشی هەوکردنی مزمینی کۆڵۆن ئەویش بەهۆی ئەندامی بەرگری لەشی خۆمانەوە ئەبێتە هۆی تەئسیر لە کۆڵۆنەکە و ئەبێتە هۆی دروستبوونی هەوکردنی مزمینی کۆڵۆن نەخۆشی ترمان هەیە طبعاً دروستبوونی گرێ لە کۆڵۆنە گرێمان هەیە گرێی حەمیدەی پێ ئەوترێ واتە بیناین تیۆمەرز هەندێک گرێی ترمان هەیە گرێی شێرپەنجەییە کە لە کۆڵۆنا دروست ئەبێ و هەندێک جار نەخۆشیشمان هەیە لە ماسوولکەکانایە ماسوولکەکان خەلەلیان تێدا دروست دەبێ ئەمە نەخۆشیە ئەندامەکانن بەنسبەت نەخۆشیە فەرمانەکانەوە ئێستا ئەو نەخۆشیانە زۆر لە خەڵکشانایە هەر سەرچاوەکانیش هەر ئاماژە بۆیان لە زیابوونایەوە ئەوەی کە ئێمەش ئەیبینین ڕۆژانە لە کلینیکەکانمان لە نەخۆشخانەکان نەخۆشیە فەرمانەکانی کۆڵۆن زۆر لە زیادبووندایە ئەویش زیاتر سەبەبەکانی ئەگەڕێتەوە بۆ چەند سەبەبێک ئەویش بەهۆی خۆی سەبەبی هەر ئەساسی لە تێکچوونی فەرمانی کۆڵۆن هۆکاری دەرونیە تێکچوونی باری دەرونی هەر مرۆڤێک ئەبێتەوەی تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن واتە کۆڵۆن
کە مێشکی هەر زەلامێ قەلق بوو یان بەری دەرونی جێگیر نەبوو کۆڵۆنیش بە هەمان شێوە جێگیرەکەی لە دەزەیە ئەبێتە هۆی ئەوەی کە هەندێک جار خاوە بێتەوە کۆڵۆن هەندێک جار سەریع بێ ئیشەکانی سەریعترە بێ هەر نەخۆشەی بە نەوەیەک ئاڕازەکانی دەرەکەوێت هەندێک هەیە بە قەبزی تیا دەرەکەوێت هەندێک هەیە بە تووشی سکچوونە بێ هەندێک هەیە ئاوسانی کۆڵۆن و ناڕەحەتی و هەست بە قورسیەکەکە لە ڕێخۆڵەکانیە هەندێک جار هەردوو نەوعەکە لە مرۆڤەکە هەیە بە سکسونیشی هەیە لەگەڵ هەمان کاتیشە دوای چەند ڕۆژێک قەبزیشی تووجە بێ ئەوە پێوتێت تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن وتمان سەبەبی هەرە ئەساسی تێکچوونی باری دەرونیە هەندێک خواردنیش هەیە تەسیرێکی مباشیری هەیە لەسەری وەکو پاقلەمەنیەکان پیاز مەسەلەن گۆشتی سوور هەندێک سەوزە وەکو برۆگلی ئەوانە زۆر تەسیری هەیە لەسەر تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن و ئەو ناڕەحەتیانەی کە تووشێ بن ئێستا دەرکەوتووە بۆ ماوەیش بووی هەیە هەندێک عائلە هەیە ئەو شتیان تایە ئەو نەخۆشییان تایە باوە دەرکەوتووە کە جێنەتیکلی جاریوای ئەگوێزرێتەوە بەڵێ کاک دکتۆر باسی کرد لە نیشانەکان هەندێکیان غازاتیانەیە هۆکاری ئەم غازاتە چێکە دروستە بێ بەڵێ هۆکاری غازات زیاتر طبعا ناو ڕێخۆڵەکان ڕێخۆڵەی بڵین ڕێخۆڵە گەورە کە کۆڵۆنیشی پێوترێ بەکتریای تایە ئەم بەکتریانە بەکتریای عادەتەن لە ناو کۆڵۆنان نەخۆشی دروست ناکەن پێیان ئەوترێ نۆرمەڵ فلۆرا لە ڕێخۆڵی هەموو کەسێکە هەیە گۆڕانکاری بەسەر خواردنەکان نایەنن یەکێکە لە سەبەبەکانی دروستبوونی غازات ئەویش نەوەی خواردنەکە بۆی هەیە هەندێک خواردن هەیە ئەو بەکتریانە زۆر تەسیری لێەکەن و غازا دروستەکە ئەوە سەبەبی هەرە ئەساسیە هەندێک جاریش بەهۆی نەخۆشیەوە بەڵام زیاتر بەهۆی ئەو بەکتریانەی کە بە تەبیعی لە ناو کۆڵۆنی هەر مرۆڤێکا هەیە بەڵێ کاک دکتۆر لە نیشانەکانە باسی کرد مەسەلەن سکچوون قەبزی یاخود غازات ئەمانە هەندێک جار لە کۆمەڵێک مرۆڤ هەن یعنی لەوانەیە ئاسایی بێت تا چەندێک نیشانەکان ئەگەر دەربکەون ژماران چەند بێ و ماوەیان چەند بێ ئەو کەسە لەژێر ناوی کێشەکانی کۆڵۆنا پۆلەن دەکرێن نەخۆشیەکەی بەڵێ خۆی تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن ئەگەر بینە سەر تەسیری خراپی بۆ سەر نەخۆشەکە ماکی خراپ ماشی خراپی نییە واتە نابێتەوەی دروستبوونی نەخۆشی مەسەن هەندێک نەخۆشیڵێ نابێت بە دروستبوونی شێرپەنجەیان نابێت بە ئیلتیهابێکی زۆر بە هیچ شێوەیەک گۆڕانکاری بەسەر ئەو شتانە نایە بەس ئەوەیە نەخۆشەکە مرتاح نابێت ینی هەست بە ئیزعاجێکی زۆرەکە ئەژینە نەوەزندا ئەبەزێنێن نە تەسیر لە ئیشتیها ئەکات نە ئەگۆڕێت بۆ نەخۆشی تر بەس ئەوەیە ڕۆژانە ئەگەر تۆ ئەو شتت لەگەڵا بێ نەخۆشەکە ناڕەحەت ئەبێ دایم لەوانەیە خەوی تێک بچێت لەوانەیە زۆر ناڕەحەتی بکان ناوێرێ خواردن بخوا قەلەقە بێ بەرامبەر خواردنەکان ئەوەیە تەسیرە خراپەکەی لەسەر نەخۆشەکە ئەکەوێتە سەر نەخۆشەکە هەندێک نەخۆش هەیە زۆر گوێی نایەتێ هەندێکی نەخۆش هەیە زۆر حساسە پێی و ئیزعاجە بێ پێی ئەکەوێتە سەر بۆچوونی نەخۆشەکە لەسەر ئەو حاڵەتانی کە هەیەی بەس ئەمێ تەئکید لەسەر ئەوە بکەمەوە کە ئەگەر بۆمان دەربکەوێت ئەوە تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆنە کە ئەو قەرارەش نابێت لە هەوڵەوە بی لەگەڵ نەخۆشەکە ئاعرازی نەخۆشەکانی کۆڵۆن زۆربەی نەخۆشیەکان ئاڕازەکانیان لێکەچێ هەمویان چەند ئاڕازێک هەیە تیان ناهەیە بەس ئەوەی مهمە کە جێ بکەینەوانێک کە حاڵەتێکی خراپ نییە یان حاڵەتێکی خراپە بەپێ ئەوە ئەبێ قەرار بین کە ئەمە چنەوە ئەشی نەخۆشێکەیە لەبەرەوە هەر نەخۆشێک ئێمە ئەبینین پێویستە لە هەوڵانێ ئێمە وا حسابی بکەین کە ئەمە نەخۆشە ئەمەی کە هاتووە بۆ لای ئێمە ئەم بەڕێزە لەبەرەوە بێت بە جوان هەموو شتەکانی لێ بکۆڵینەوانێ ئەو پشکنینانی پێویستە بۆی ئەنجام بین تا بگینە ئەو نەتیجەی کە بزانین کە ئەم نەخۆشە نەخۆشیێکی خراپی نییە ئەو کاتە ئەتوانین قەرار بین کە ئەمە شتێکی فەسلەجیە یان عیلاجەکانی بە شێوەیەک بۆ ڕێبخین بەڵێ کاک دکتۆر کاتێک کەسێک گومانی ئەوەی لێکرێ کۆڵۆنی هەبێتە لای بەڕێستان دەڵێک هەستەکەم کێشی کۆڵۆنم هەیە ئەو پشکنانە چین کە بۆی ئەکرێت بەڵێ طبعا مهمترین شت ئەوەیە ئێمە کە نەخۆش ئەبینین پرسیاری لێەکەین پرسیارکردنەکە زۆربەی زۆری شتەکانمان بۆ ڕوونەکاتەوانێ ئەبێت پرسیارەکانی بە شێوەیەکی زۆر زانستیانە لێ بکەین ئەگەر بێت و لەسەر ئەو پرۆتۆکۆڵی کە هەمانە بۆ پرسیارکردن لە نەخۆش هەموو پرسیارەکانی لێ بکەین معلوماتێکی زۆر زۆر باشمان دەزەکەوێت طبعا مەرحەلی دوای ئەوە پشکنین بۆ نەخۆشەکە ئەکەین پشکنینی سەریری بۆەکەین خۆمان کە فحسی نەخۆشەکە ئەکەین دوای فحسکردنەکە یەتە سەر فحوسات ئەوەی کە پێویستە بۆ نەخۆشەکەی بکەین ئێمە عادەتەن پێویستە هەموو نەخۆشیەک بنەمایەکی خۆمانمان هەیە ئەبێ لەو پشکنینانەوە دەست پێ بکەین کە ئاسانە کە زۆر گران نییە بۆ نەخۆشەکە کە هەیە لەبەر دەستمانە هەیە بە ئاسانی نەخۆشەکە ئەتوانێت بیکە
ئیزعاج نابێ پێی نەخۆشەکە لەو فەحسانەوانێ بەرەو فەحسی تۆزێک ئاڵۆستر و ئەگەر بزانیمان پێویستەکە اینجا ئەچینە سەر فەحسەکانی تر. طبعاً بۆ فەحسی نەخۆشەکانی کۆڵۆن ئێمە چەند پشکنینێکمان هەیە. طبعاً پشکنینی خوێن بۆ نەخۆشەکە ئەەکەین، بزانین نیسبەتی ئیلتیهاباتی هەیە لە خوێنیا یان نیسبەتی ئیلتیهاباتی نییە، بزانین یەکێکی لەو پشکنینانی کە بۆ یەکەین پشکنینی پیساییە. پیسایی پشکنینێکی زۆر مهمە، زۆر زەڕورە بیکەین بە ئەو نەخۆشانەی کە مشکلی کۆڵۆنیان هەیە. طبعاً هەندێک زاناریمان هەیە لەسەر ئەوەی کە ئیلتیهابات هەیە لە پیسایەکە یان نییە، ئایا جەراعەت هەیە لە پیسایەکە یان تای نییە، ئایا خوێن هەیە لە پیسایەکە یان نییە، ئەوانە هەمووی معلوماتە دەستمان ئەکەوێت، ئایا سکچوون هەیە یان ینی تێکسچەری پیسایەکەیمان بۆ دەرەکەوێت بۆمان ڕوو نەبێت ئەوانێ. طبعاً یەکێکی تر لەو فەحسانەی کە بۆ یەکەین سۆنەر ئەتوانین بۆ نەخۆشەکە بکەین. هەندێک جار وا پێویستەکە ئەشیعی بۆ بگیرێ، هەندێک جار پێویستیمان بە ئەشیعی ملەوەن هەیە بۆ نەخۆشەکانی یەکەین. طبعاً دوای ئەوە پێویستە کات فەحسی ناوسکبینی بۆ بکەین. طبعاً نازوور چەند شێوەیەکمان هەیە، هەندێک لە نازوورەکان تەنها ناو ڕێکەی نەخۆشەکە ئەبینێ. جاری وایە پێویستە کات سەروتر ببینین لە کۆڵۆنیا، پێویستەکە ئامێرێکی تر بەکاربێنین کە پێوتێت سیگمۆیدۆسکۆپ. جاری واشەیە وا پێویستەکە کۆڵۆنبینی بۆ بەکاربێنین کە هەموو کۆڵۆنی نەخۆشەکە پیشانەیە پێوترێت کۆڵۆنۆسکۆپی. طبعاً ئەوە پشتینێکی زۆر باشە بۆ بتوانین کە معلوماتمان لەسەر کۆڵۆن دەست بکەوە و ئێمە ڕۆژانە بۆ نەخۆشیەکەین و زانیاریی زۆر باشمان هەیە. بەڵێ کاک دکتۆر لە ڕووی ڕەگەز و تەمەنەوە کاریگەری هەیە لەسەرم حاڵەتەیە؟ بەتەکید هەیەی. طبعاً هەتا تەمەن زیاتر بێت مشکلەکانی کۆڵۆن زیاترە بێت، هەموو ناڕەحەتیەکانی کۆڵۆن. طبعاً هەندێک ناڕەحەتی کۆڵۆنمان هەیە زگماکیە، ئەوە لە مناڵە هەیە، طبعاً ئەدۆزرێتەوە زوو، بریتە لەوەی کە کۆڵۆنیان تەسک بوونەوەی هەیە، کۆڵۆنیان بە باشی دروست نەبووە یان ڕێکەیان نییە یان تەسکیەکی زۆر هەیە لە بەشی خوارەوەی یان دەمارەکانی خەلەلی هەیە یان ماسروکەکانیان خەلەلیان هەیە، ئەوانە نەخۆشی زگماکین کە لە کۆڵۆنا هەیە بەس لە مناڵە عادەتەنەوەنە. بەڵێ کاک دکتۆر ئەفوچی ڕوو ئەدات ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکرێن واتە ئیهمال بکرێن؟ بەڵێ طبعاً شتێکی باش نییە. ئێمە پێویستە هەمووی لێکۆڵینەوەی لێ بکرێ، پێویستە زوو تەشخیص بکرێت کە چ نەوەیەکی نەخۆشیە. مهمترین شتەوەی بزانین چ نەوەیەکی نەخۆشیەکەیە. ئێمە ئەگەر بۆمان دەربکەوێ فەسلە جیە شتەکانی فەرمانی کۆڵۆنە، ئەوە شتێکی زۆر باشە. عیلاجێکی وای پێویست نییە، تەنها بە چەند ڕێنماییەک و چەند ئامۆژگاریەک بۆ نەخۆشەکە و یان هەندێک جاری وا پێویستەکە بۆ چوونی هەندێک برانچی تر لە پزیشکیە وەربگیرێ. مەسەن ئەگەر نەخۆشەکە باری دەرونی جێگیر نەبووە پێویستەکان پزیشکی دەرونی بیبینێ. طبعاً نەخۆشەکانی تر ئەگەر ئەندامی بێ ئەوە پێویستەکە زوو بدۆزرێتەوە زوو چارەسەری بۆ بکرێ لەبەرەوەی ماکی خراپیان هەیە. باشکای دکتۆر کە نەخۆشێکێتە لای بەڕێستان چارەسەرەکان چین کە بۆیانەکەن؟ بەڵێ چارەسەرەکان طبعاً ئەگەر لە ڕووی فەرمانی کۆڵۆنەوە بێت، ئێمە پارێزەکە زۆر زەڕورە. ئێمە لەگەڵ نەخۆشەکەدا ئەنیشین باسی حاڵەتەکەی بۆکەین کە ئەمە پێویستەکە پارێز بکرێن نەخۆشەکە باری دەرونی جێگیر بێ، ئەو مشکلانەی کە هەیەی پێویستەکە لەگەڵیشەکە باسی بکە. پارێزەکان وەکو پێمانوتی وەکو ئاماژەمان پێەیە نەوعی خواردن زۆر زەڕورە گۆڕانکاری بەسەرا بێت. لەگەڵ ئەوەشا وەرزشکردن شتێکی زۆر مهمە. ئێمە تاکیدی لەسەرەکەینەوانێ یان ئەگەر نەخۆشەکە وەزنی ناڕێک بەیان قەڵەویەکی هەبێت وا پێویستەکە وەزنی خۆی دابەزێنێ. وەرزشکردن زۆر زەڕورە، گۆڕانکاری لە خواردنەکانیە. طبعاً جێگیرکردنی باری دەرونی ئەویش ئەگەر زانیمان چارەسەرەکەی بە شێوەیەکی پێویست نییە لای ئێمە ئەتوانین ڕێی دکتۆریشی پزیشکێکی دەرونی وەربگیرێ. بەنسبەت چارەسەر بۆ نەخۆشەکانی تر ئەگەر هەوکردن هەبێ طبعاً بەتاکید ئەبێت دژە هەوکردن وەربگیرێ لەلایەن نەخۆشەکەەوە. ئەگەر هاتوو نەخۆشی مەناعی بوو ئەوە وا پێویستەکە عیلاجی مەناعی وەربگیرێ. طبعاً ئەگەر هاتوو گرێ هەبوو لە کۆڵۆنی نەخۆشەکەیە، گرێ هەبوو ئەو گرێ ئەبێ چارەسەر بکرێ، ئەویش بەپێی ئەوەی کە لە چ مەرحەلەیەکایە
طبعا ئێمە لە کاتی ناوسک بینە ئەگەر گرێک ببینین نموزەجی لێوەرەگرین ئەینێرین بۆ فەحز بۆ پشکنین ئەو کاتە بۆمان ڕوو نەبێت ئەوانێکە چنەوەیەکی گرەیە لە چ مەرحەلەیەکایە و ئەتوانین چی بۆ نەخۆشەکە بکەین بە پێی مەرحەلەی گرێەکە ئەو کاتە چارەسەر بۆ نەخۆشەکە دانێ. زۆر باشە کاک دکتۆر. هاوکاران ڕاپرسێکیان بۆ ئامادەکردین کۆمەڵێک پرسیاریان کردووە دەربارەی کێشەکانی کۆڵۆن و نیشانەکانی لە هاوڵاتیان بنێری وەڵامەکان دەبین و دواتر بەردەوام دەبین. سڵاوتان لەبێت. لە ئێستادا کێشەکانی هەرسکردنی خۆراک و کۆڵۆن بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە. ئێمەش ئەمانوێ بزانین هاوڵاتیان تا چەند ڕۆژانە دووچاری ئەم گرفتە ئەبن و ئەو ڕێگەیانە چیە ئەیانگرنە بەر بۆ چارەسەرکردنی لەگەڵمان بن. هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک بوو یاخود کۆڵۆن؟ هەرگیز ناوەڵە. ئەی ئەگەر توش بوویت باشە چۆن خۆتە پارێزی؟ تەندروستێکە. ئەو خۆراکانە چین کە خۆتیان لێ پارێزیت و لێیان دوورەکەیتەوە؟ وەڵای من خۆم لەش ناپارێزمە تایس. لە سیر و پیاز نەبێ لە سیر نەبێ پیازیش. هەستت بە ئازار کردووە یاخود هەڵاوسانی کۆڵۆن؟ ئەی ئەگەر کەسێک تووشی ئەمە بوو ڕێنمایی تۆ چییە خۆراک ئەو خۆراکانی کابێتە هۆی خراپترکردنی؟ وەڵی خۆراکەکان نابێ پاق لە منێکام خوا ئەو کەسە ئەمە یەک دووهەم ئەو بابەتانی کە لە تەبیعەتی شۆربایان زیاترە بێ بەکاربێنێت ڕۆژانە بیانخوا خۆی بپارێزێ لە فاسۆلیا لە پاقلە لە ماش لە ئەو بابەتانە ئەبێ هەمووی خۆی بپارێزێ ئەو کەسە. وایە هەستکردن بە ئازار لە کۆڵۆنە خۆکارەکەی بۆچی بێت؟ وەڵاهی بۆ زیاتر ئەوەی کە ئەو کەسانی کە ڕێجیمەکەن هەستەکەم ئەو دیاردەیانتیان ڕۆیات. هیچ کاتێ بۆی خواردنی پاقلەمەنیەکانەوە تووشی هەڵاوسانی کۆڵۆن بیان بێزاری کردووی؟ ناوەڵا. هیچ کاتێک تووشی ئازاری کۆڵۆن بوویت؟ خۆم پزیشکم بەس لەخوا بەزابێ نەخێر. ڕێنمایی بەڕێستان بۆ ئەو کەسانەی کە کۆڵۆنیانە چییە؟ وڵی بن بەڕاستەکەی بەسەر چاو لەبەر خاتیەوە گەر وەڵام بەمەوە بەس بۆ من نییە شە ئەمە ئیشی پسپۆریە ئیشی خەڵکی سەرجادە نییە جوابی ئەو شتانە بەڵام عادەتەن ئەو کەسانی کەوان پێویستە ناحی دەرونی خۆیان چاکەن نیسک و نۆک و ساوەر و فاسۆلیا و پاقلە و ئەمانە کەمکەنەوە یا بتوانن نەیخۆن باشترە چونکەوە زیاییەکە اینجا سەردانی پسپۆری خۆی بکەن بۆی بیان بینێ. هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک بوویت یاخود هەڵاوسانی کۆڵۆن؟ نەوەڵاشکر خۆم وەرزشکارم لەخوا بەزیاوێ ئەزانم چۆن ڕێنمایی خواردن و ئەوانە پارێزگاری لە خۆم کە. وەکوە زانین ئێمەی میلەتی کورد حەزمان زۆر لە خواردنی پاقلەمەنیەکانە بە تایبەتی فاسۆلیا. خۆم لە ئەوروپا بووم پیانەوە گەلی کوردی ئێوە ئەجنەبیەکان هەڵبەت لە ئەوروپا پیانەوەی ئەوەی هیوایەتان فاسۆلیا و ئێوارە تێرە خۆن و خەون بەسەیا و دوای شەو خەوی ناخۆشە بین و نیوە شەو خەبەرتانە بێتەوە ئای چ خەوێ ناخۆش ئەوە منم زین و لە خۆکەتان من بالفعل ڕاستە تاییدی ئەو قسەیانەکەم. لە کاتی خواردنی فاسۆلیا هیچ کاتێک تووشی هەڵاوسانی کۆڵۆنی کردو یاخود گرفتێکی بۆ دروست کردووی؟ ئەرزم کردی لەخوا بەزیاوێ نەوەڵا خۆم بەس هەیە بینیومە زۆری خواردووە پاپە لە پەلگەیانویان تەخەسەخانە کەسی خۆشم بووە میلەتی کوردی ئێمە زۆر حەزی لە خواردنی چاکە بەڵام زۆرە خۆن نابێ وابێ ئەڵێ عەقڵ سەلیم فی جسم سەلیم پارێزگاری لە چارەسەرکردن باشترە. هیچ کاتێک تووشی کێشەی هەرسکردنی خۆراک بوویت هەڵاوسانی کۆڵۆن؟ نەشکۆت تایسا چونکە خود زۆر پارێزەکەم بخۆ من. ئەو خۆراکانە چین کە خۆتیان لێ بە دوورەگریت وەکو پارێزگاریە؟ وەڵای چەوریە و بڵین خێ و شەکرۆوانەیە. ئەگەر کەسێک تووشی ئەم حاڵەتە بوو پێ و باشە سەردانی پزیشکات یاخود تەنیا لەو خۆراکانە بە دوورکەوێتەوە کە خۆی بەکارێنێ؟ خۆی کابراڵێ بەها سری کوریاڵێت خۆ دکتۆری خۆ بە با دوورکە لەشتانێت بۆ سەردانی دکتۆرەکەەوە نییە؟ هیچ کاتێک تووشی کێشەی هەرسکردنی خۆراک بوویت یاخود هەڵاوسانی کۆڵۆن؟ وەڵاهی ئەوە نادەمەست هەندێک جار خواردنێکی خۆی بۆ ماوەی کەمێنێتەوە هەزمی ناکەی ئیتر دوایەوە من لەو کاتەیە کەمتر خواردن ناخۆم هەتاوەکو ئەو خواردنە هەزمە کەمتر ئەوە نەتوش بوو. هیچ کاتێک هەست نەکردو لە دوێنان خواردن سکێ ئاوسا بێت و بڵی کۆڵۆنمە؟ نەخێن جاری وایە من تەبیعەتێکم هەیە کە کاتێک برسیمە بێ زۆرە خۆم کە ئەو زۆر خواردنەشم بۆ ماوەیەکی درەنگتر برسیمە بێتەوە. مثلەن جاری وا بۆ نیوەڕۆ نانم زۆر خواردە ئێوارەش نانم نەخواردووە کەوتومەتەوە بەیانی ئاسایی بووە تەبیعی. هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک یاخود گرفتی کۆڵۆن بووی؟ نەخێن ناوەڵا.
هیچ کاتێ بیری لۆکرێتەوە لە دوای ناخواردن کەسانە گەنجکانە ئاوسێن بڵێ ئەمە بەهۆی ئەوەیە کۆڵۆنیەتی یا ئەو خواردنەی پێ ناکەیە وڵای خۆی خواردنەکان دیارە تر ئینسان بە چ شتێک ئینی پێ ناکەوێ بوونمە بۆ نمونە دەبێتی ڕێنماکانی دکتۆر وەربگری بچی وەلای دکتۆرەکە تو شتانە بوویت ئەگەر خۆ تووشی ئەم حاڵەتە بوویت باش ئێمە خۆتەزانی زیاتر حەز بە خواردنی پاقلەمەنیەکانەکەن بە تایبەتی فاسۆلیان هیچ کاتێک وای لێ کردووی کە سکە بە ئاوسەیان ناڕەحەتێکە وڵای ئەو هەموو شتێک بەپێ حەدی خۆی بیخۆیت هەموو شتێک ڕێژەی خۆی هەیە نەک شتێک زیادە ڕۆی بکەیت طبعا نەتەیە هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک یاخود هەڵاوسانی کۆڵۆن بووی نەشکر هەنێ خۆراک هەن وەکو پاقلەمەنیەکان ئەبنە هۆی ئەمە یعنی ئەو خۆراکانە کامەن نۆک و فاسۆلیا و هیچ کاتێک لە کاتی خواردنی ئەمانەیە هەست بە ناڕەحەتیەک نەکردو لە دوای نانخواردن هەنێ جار بە تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک یاخود هەڵاوسانی کۆڵۆن بووی نان ئەی لە کاتی خواردنی پاقلەمەنیەکانە لە دوای نان خواردنەوە هەست بە ئازار کردو بڵێ ئەمە هۆکارەکەی بۆ ئەوەیە بەڵێ بەعزی خواردن هەیە وار لێگا کە ناڕەحەتێکا بەس بەڵێ بوو پێی وا بوو ئەمە بێتە هۆی کۆڵۆن چونکە خۆم نەمبووە بەس بەڵێ بەعزی خواردنەیە بۆ سەبەبە بۆ بوون بە کۆڵۆن هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک بوویت یاخود توش بوون بە کۆڵۆن کەم زۆر بەکەمی لە چ کاتێکا تووشە بیت وڵای و کاتانەی کە خواردنە زیاتر هەستیارەکانە خوڕێ وەکو فاسۆلیا پاقلا نۆک ئەو شتانە زیاتر هیچ کاتێک تووشی کێشەی هەرسکردنی خۆراک بوویت یاخود کۆڵۆن من نیمە کۆڵۆن بەس بەکەمی بەسە بێ پارێزکەیت بزانی چیە خۆیت چکانە وەکو پاقلەمەنیەکان زیاتر ئەگەر توش بوویت سەردانی پزیشکەکە یاخود تەنیا بە دوورکەوتنەوە لە خۆراکەکان چارەسەرەوەی وڵای هەر سەردانی پزیشکەکە باشترە یعنی بۆی بزانێ ڕێنمایەکە باتێ بۆی لەسەری چی بخۆیت و باشترە بۆ خۆ هیچ کاتێک تووشی کێشەکانی هەرسکردنی خۆراک بوویت یاخود توش بوون بە هەوکردنی کۆڵۆن وڵای یەکجار توش بووم یەکجارەکە چوومە لای دکتۆر مەزموعی علاجشتی بۆ نووسیم وتی پارێز بکە چاک بووم عیب هیچ کاتێک تووشی کێشەی هەرسکردنی خۆراک بوویت یاخود هەوکردنی کۆڵۆن والله جارجارة يعني حالي قلقي إنسان توشي يبيه بلام زوري لقلقي أو وضعيه أو إنسان توشي أما شبيه هەنێ خۆراکی وەکو پاقلەمەنیەکان لە دوای نان خواردن ئازار و گرفتێک بووە کەسەکە دروستەکە هیچ کاتی تووشی ئەمە بووی والله خوي همويز خاصة نوك وباقلا وأنا خوي لو نوعاني كغاز بلام جاري واش الله استفاده هي أجر بي خوي لواني تسوري كان كم كاتوا هیچ کاتێک تووشی کێشەی هەرسکردنی خۆراک بوویت یاخود تووشی کۆڵۆن بوویت ڕاستێکی خۆم نا بەس ماڵەوە ماوەڵێ ئەیش بە بۆنەی خواردنەکانەوە زیاتر خواردنەکان زۆر ماوەتەوە ڕاستە مانەوەقی زۆرە بەس زۆر ماوەتەوە هەنێ جۆری خۆراک ئەبنە هۆی ئەم حاڵەتە بۆ نمونە وەکو فاسۆلیا و پاقلەمەنیەکان تا چەند تووشی ئەو حاڵەتە بووی لە دوای خواردنی ئەمانەوانێ هەست بە ئازارێکی تون کردێ و بڵێ کۆڵۆن واللهی ماڵەوەمان زۆر کات مە بۆنەی خۆم زیاتر دەمەنم گەنجراوە تووشی نەبووم بەڵام ئەوەش هەر ئەگەڕێنمەوە خواردنە تورکیانەی کوردێکی خۆمان زۆر توش نابین ناوەڵا بەس ئەم تورکی ئۆرانی کە زۆریت ئەوە توش دەکات ئەوەی بینیتان ڕابۆچوونی هاوڵاتیان بوو سەبارەت بە کێشە و گرفتەکانی هەرسکردنی خۆراک و کۆڵۆن هەروەها ئەو ڕێگەیانی ئەگرنە بەر بۆ چارەسەرکردنی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز باز باوکارم سومەیە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسیە کاک دکتۆر و هەمیشە کۆمەڵێک پرسیاری هاوڵاتیانمانەیە کە کردوانە هەوڵ دەدەین بتوانین وەڵامیان بدەینەوە یەکێک دەڵێ دکتۆر پێی وتم شیر بخۆم چونکە ڤیتامین دیم کەمە بەڵام شیر تووشی غازاتم ئەکات چارەسەر چییە؟ بەتاکید یەکێک لەو خواردنانی کە ئەبێتە هۆی دروستبوونی تێکچوونی فەرمانەکانی کۆڵۆن و دروستبوونی غازات لە ڕێخۆڵایە شیرەمەنیەکان نەک شیر و شیرەمەنیەکان هەمووی ئەو حاڵەتە دروست دەکەن طبعاً زەلامێک بۆ زەلامێک تر فەرقی هەیە ئەمەی کە دروستیەکە پاقلەمەنیەکان یان گۆشت وەکو باسمان کرد یان شیرەمەنیەکان نەوع پرۆتینی چەند نوع پرۆتینیان تایە هەندێک لەو پرۆتینانە کە هەڵەمشرێت لە کۆڵۆنەوانەیە کۆڵۆن حساسە بۆ نەوع پرۆتینە زەلامێک بۆ زەلامێک تر فەرقی هەیە زۆر حساسە کۆڵۆنی زۆر ئاڕازی دیادەرەکە هەیە مشکلێکی وای نییە لەگەڵیە کەواتە ئەوانەی کە حساسن بۆ نەوع پرۆتینانە ئێمە نەخۆشیشمان هەیە گۆشتی سوورە خۆم
وا تووشی خازادەم هەیە لە شیر ئەخۆموام لێ ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو نەوە پرۆتینانی کە لەو شیریان لە گۆشتا هەیە هەندێکیان کۆڵۆن حساسە پێیان ئەو بەڕێزی کە ئەڵێت بە شیر غازا دروستەکە ڕاستەکە هەندێک مرۆڤ هەیە ئەوەی تایە ئەتوانێت شیر بەکارنێنێ بەنەوە ئیتر ڤایتامین دیەکەی بەرز بکاتەوانێ شیر طبعاً ئێستا من کە ئەو بە شیر حساسێتی هەبێ من ناتوانم بڵێم بیخۆ هەر یان مەیخۆ قەینا ڤایتامین دیەکەت بە نزم بێ ڕێگەی تر هەیە ئەتوانێت تیشکی خۆر لێ بە تیشکی خۆر سەرچاوەیەکی زۆر باشە بۆ ڤایتامین دی ڕاستە شیریش ئێمە بە نەخۆشەکانڵێن شیر زۆر بخۆن و با تیشکی خۆر لێتان بە ئەم با زیاتر ئیتیمان بە تیشکی خۆر بە تیشکی خۆر زۆر لێ با لە ڕۆژێکە 2 ساعات بۆ 3 ساعات ئەگەر بتوانێت بە مباشری تیشکی خۆر لێ بە طبعاً دوای بەکارهێنانی دژە تیشکی خۆر سنسکرین ئەگەر بە مباشری لێ بە زۆر ئەتوانێت سوودی لێوەربگری و بۆ ڤایتامین دیەکەی زۆر باشە طبعاً حەبیش هەیە بۆ ڤایتامین دی سەپلیمنت هەیە ئەتوانێت ئەوەش بەکاربێنێ لەگەڵیا ئەگەر بە شیر زۆر حساس بێت بەڵێ کاک دکتۆر یەکێکی ترەڵێ من کۆڵۆنم هەیە بەڵام تا ئێستا تووشی قەبزی زۆر یا خودسکچوونی زۆر نەبوو مەرجە ئەم دوو نیشانەیەم هەبێ نەخێر مەرج نییە هەندێک هەیە وەکو باسم کرد هەیە زۆر حساسە کۆڵۆنی بەسەلەیە هەیە زۆر بە قورسی ئیگری ئێمە نەخۆشمان هەبوو داخڵمان کردووە بەهۆی کۆڵ هەرچەنە نەخۆشی کۆڵۆن داخڵبوونی ناوێ نەخۆشێکە ئێمە ڕۆژانەی بینین و مەسەن عیلاجیان ڕێنمایی ئێنێ نەخۆش هیوا هەیە ئەوەنە بە قۆتی ئیگرێ پێویستەکە داخلی بکەین شکی نەخۆشی تری لەکەین ڕاستە بەس هەشە زۆر بە بەسیتی ئیگرێ ڕاستە بەعزێ نەخۆش هەیە ئەڕازەکانی زۆر بە بەقۆتی نییە ئەتوانێت تەحملیش بکە ئەسڵەن هیچیشی پێویست نییە دوای ئەو فترە تا فترە کەوتووە فتری وایە هەندێک مرۆڤ هەیە قەلەقەیەک ڕووی تێیەکە ناڕەحەتێکی دەرونی توش ئەبێت قەلەقە بێ بۆ ماوەیەک ئەو شتەتیان زیاکە ئەو بارە دەرونی چاک بوو شتەکانی هەمووی بەرەو باشی ڕاتەوە لەبەرەوە بەڵێ هەندێک هەیە بە بەسیتی ئیگرن زۆر باشە کاک دکتۆر یەکێکی تر دەڵێ بەکارهێنانی کۆرسی قورسی دژە بەکتریا ئایا تووشی کۆڵۆنت دەکات وە ئەگەر تووشت دەکات درێژخایانە یا خۆت کورتخایان بەتەکید ئەوەش پرسیارێکی زۆر جوانە ئێستا ئێمە مشکلەیەکمان هەیە لەگەڵ نەخۆشە ئەچن زۆر بە بەربڵاوی دژە بەکتریاکان بەکارێنن کە ئەو شتێکی زۆر غەڵەتە قورکیەشێ ڕائەکە ئەچێ بۆ دوکانێک ئەڵێ ئەوەم بەرێ بەکارێهێنێ تەبعانەوە زۆر خراپە یەکەم ڕزیستانس دروست ئەبێ ئەمە یەکەم دووهەمیان ڕاستە احتیمال هەیە کۆڵۆن دروست بکە لەبەر ئەوەی ئەم دژە بەکتریایە دژی بەکتریایەکی تایبەتیە بەکتریاکانی تر ئەو کاتە گەشە زیاتر ئەەکەن چکە ئەوانی نەخۆشیەکەیان دروست کردووە کەمە بێتەوە ئەوانە بەرزە بنەوانێ و ینی ئەکتیڤیتیان زیاکە جاریوا هەیە هەتا عەدەدیان زیاتر بێت چالاکتر بن زیاتر تەسی لە خواردنەکەن و غازات دروستەکەن بەڵێ کاک دکتۆر کۆتا پرسیار دەڵێ من حەزم لە بقولیاتەکانە زۆر و ناتوانم نەیان خۆم بەڵام کە یان خۆم هەنە جار ناڕەحەتیم بۆ دروستەکە چارەسەر چییە؟ وڵی ئەو مادە مەزانێ بە پاقلەمەنیەکان ناڕەحەت ئەبێت کێ خۆیان تێبزانێ بە چی ناڕەحەت ئەبێت ئەتوانێت کەمی بکاتەوە چونکە ئەگەر بە ناڕەحەتێکی ئەو کۆڵۆنی کە دروست دەبێت ئەو غازات ئیزعاج نابێت ئەتوانێت بیخوا بەس ئەگەر ئیزعاجەکە بەڕای من پارێزەکە زۆر ضرورترە چونکە ئەم ئەگەر بیوێ پاقلەمەنی بخوا لەگەڵ عیلاج زۆر گرێ بۆی تووشی نەبێ ئەوە شتێکی زۆر زانستی نییە بەڕای من پارێزەکە بکە زۆر سوود زیاتر وەرەگرێ وەگلۆی کە چارەسەر بەکاربێنێ بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر زانا نەسڕەدین پسپۆڕی نەشتەرگەرە گشتی سپاس دکتۆر سپاس بۆ کاتی کە بە ئێمە باشی بۆ هیوای کە توانی بەتمان سوودێکی باشمان بە ئێوە گەیان دەبێت دەتوانن وەک هەمیشە لەسەر بابەتی داهاتومان پرسیارەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئێمە بنووسن بۆ هیوای بتوانین گونجاوترین وەڵام بە ئێوە بدەین. یەکێک لە کێشەکانی کۆڵۆن شێرپەنجەی کۆڵۆنە بۆیە بەگرنگ مازانی ئەو میوانە بە ئێوە بناسێنن کە یارمەتیمان دەدەن بۆ خۆپاراستن لە تووشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن بۆی لەسەر ئەم بابەتە بزانن بینەری میفۆگرافیە بن.
لەبەرگەی ئەم جارۆ ئامێرەکان باس لە ئامێرێکی نوێ دەکەین کە ئەویش کۆلۆمبینە با بزانین کۆلۆمبین چێوە گرنگی چییە ئەم ئامێرە لە چی پێکاتەوە بۆچی بەکاردە بۆی زانیاری زیاتر لەسەر کۆلۆمبین بزانن بینەریان بڕگەیەوە. چی ڕوو ئەدات لە کاتی نازۆری کۆلۆندا؟ نازۆری کۆلۆن کردارێکە کە ڕێگە بە پزیشکەکان ئەدات ڕووپۆشی ناوەوەی کۆلۆن ببینن. ئەمەش یارمەتی دەرە بۆ دۆزینەوەی کێشەکانی وەک هەبوونی کیس، هەوکردن، خوێنبەربوون، لو گۆشتی زیادە. کۆلۆنبین، کۆلۆنۆسکۆپ ئەو ئامێرەیە کە کردداری نازۆری پێ ئەنجام دەدرێت. کۆلۆنبین وایەرێکی تەنیشی نەرمە بۆ ڕووناکی و کامێرە و چەناڵی شۆردن و کەرەستەی بڕاری لەخۆ گرتووە. لە ڕێگەی کۆمەوە داخلی ڕیخۆڵەکان دەکرێت دەچێتە ناوچەی کۆلۆن ناوچەی ڕیخۆڕە کوێرە. ئەم کارە زۆر وردە و پێویستی بە کارامەیی هەیە. بەشی پێشەوەی ئامێری کۆلۆنبین کامێرەیەکی تێدایە کە دیمەنەکانی ناوەوە دەگوازێتەوە بۆ سەر شاشەیەک کە بەهۆیەوە پزیشک لێکدانەوە بۆ نازوورەکە ئەنجام دەدات. وەڕووناکیەکە بینین ئاسانتر دەکات. وە چەناڵی شۆردن هەوا و ئاو بەکاردەهێنێت بۆ ناوپۆشەکە پاک بکاتەوە. وە کەرەستەکانی بڕین کە بریتین لە چەمەر یاخود مەقەستی بچووکی پزیشکی کیس و گۆشتە زیادەکان دەبڕن. پێکهاتەکان لە پاش دەرهێنانیان شیکار دەکرێن و دەکرێت تەنها نەخۆشیەک بێت یاخود ژێرپەنجەی بێت. بە شێوەیەکی گشتی ئەنجامدانی نازووری کۆلۆن ماوەی 30 بۆ 60 خولەک دەخایەنێت. ئەم کارە تەنها پزیشکە پسپۆڕە مەشق پێکراوەکان کە پێیان دەوترێت گاسترۆئینترۆلۆجیست دەتوانن ئەنجامی بدەن. لێرەدا پێشوەختە بەنج دەکریت. ئەمەش ماسوولگەکانت خاو دەکاتەوە و پێویستە لەسەر لاتەنیشت پاڵ بکەوی و کۆلۆنبینەکە دەنێنرێتە ناوەوە. ئەمریکا نەرمە و توانە نوشتانەوەی هەیە لە نێو ڕووخۆڵەتدا. لەم کاتەدا ئاساییە کە پزیشکەکە سکت بپەستێوێت و داوات لێ بکات بجوڵیت. بە درێژای ئەنجامدانی ناسوورەکە دیمەنەکانی ناوپۆشی کۆلۆن لەسەر شاشەکە تەماشا دەکرێن و لێکدانەوەی بۆ دەکرێت و تۆمار دەکرێن یاخود وێنیان دەگیرێت. و هاوکات بڕێشی کەم لە هەوا دەکرێتە ناوەوە ئەمە ژوا دەکات کە ناوپۆشەکە بە باشی بکرێتەوە و فراوانتر ببێت. لێرەدا دەکرێت هەست بە ئازار و کریژبوونی ماسوولکەکانت بکەیت بەڵام هەڵمژینی هەناسەی قوڵ و لەسەرخۆ ئەم کێشەیە چارەسەر دەکات. لە پاش ئەوەی کۆلۆنت بەوردی پشکنرا پزیشکەکە کۆلۆنبینەکە بەوردی و لە سەرخۆی دەهێنێتە دەرەوە و هاوکات گۆشتە زیادەکانیش دەبڕێن و دەردەهێنرێن و دەنێنرێن بۆ شیکارکردنی ورد. ئەم گۆشتە زیاوانە بەگشتی ژێرپەنجەی نین بەڵام دەکرێت بگۆڕێن بۆ خانەی ژێرپەنجەی ئەگەر بمێننەوە و دەرنەکرێن. ئەم گۆشتە زیاوانە بە کەرەستە تایبەتەکانی بڕین لا دەبرێن و گۆشتەکە دەخرێتە نێوان دوو قوڵف و دەبڕێت. وەکیسەکەش بە نێو لولەی کۆلۆنبینەکەدا دەهێنرێتە دەرەوە کۆمەڵێک ڕێگاش بۆ شیکارکردنی هەیە کە دەکەوێتە سەر شێوە و قەبارەی گۆشتە زیادەکە. لە پاش ئەوەی کردداری نازورت تەواو بوو دەبرێتە ژووری پشودان هەتاک و کاریگەرەکانی بەنجەکەت لەسرت نەمێنن. لەم کاتەدا ڕەنگە هەست بە کریژبوونی ماسوولکەکانی ڕیخۆڵەکانت بکەیت بەڵام بە خۆشبەختیەوە ئەمە هەرزوو دەڕەوێتەوە و نامێنێت. و بەهۆی کردداری بەنجەوە پێویستە یەکێک لە ئەندامانی خێزانەکەت یاخود پەرستیارێکی یارمەتی دەر لەگەڵت بێت. و ئەو ڕۆژەی کە نازورت بۆ ئەنجام دەدرێت ناتوانانی بچیتە سەر کار. واتە پێویستە بۆ ماوەی 24 کاژێر هیچ کارێک نەکەیت. پێش ئەوەی بچیتەوە ماڵەوە پزیشک ئەنجامی نازورەکەت بۆشی دەکاتەوە. بەڵام ئەگەر نمونونەکەت نێردرایە تاقیگە و شیکاری پێویست بوو ئەوە پاش چەند ڕۆژێک ئەنجامەکانت وەردەگریتەوە. لەم کاتەدا کات و بەرواری جاری داهاتوت بۆ نازورکردن بۆ دیاری دەکرێت. و پێویستە پزیشک ڕێنماییت بداتێ لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ڕەچەتەی خواردنەکانت و لەسەر ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە ئەگەری هەیە لە ماڵەوە تووشت ببێت. بەڵام بەگشتی نازووری کۆلۆن کارێکی سەلامەتە و خراپبوونی حاڵەتەکان دەگمەنە و کەمن و تەنها زیانی لاوەکی لەم چارەسەرەدا ئەوەیە کە ڕەنگە بۆ ماوەی چەند ڕۆژێک خوێن هەبێت لە پیسایەکەتدا. بەڵام لە کاتی هەبوونی ئازاری زۆری ناوسک یاخود هەبوونی تا یاخود گێژبوون و هەروەها خوێن هاتن لە کۆمەوە دەست بەجێ پەیوەندی بکە بە پزیشکەکەتەوە و بۆ ماوەی چەند ڕۆژی داهاتوو لە کاتی هەبوونی هەرکێشە و گرفتێکدا پزیشکەکەت ئاگادار بکەوە. دەرمانی ئەم جارمان ئۆمیپرازۆلە با بزانین ئەم دەرمانە چیەوە هەروەها بۆ کێ بەکاردێت کاریگەرە لاوەکیەکانی چین زانیاری زیاتر لەسەر ئۆمیپرازۆل وەردەگرین لە میفۆگرافیا کاوکارم ڕاستی ئامادەی کردووە.
تەواوی بڕگە بابەتەکانی ئەم جارەمان پێشکەشکردن بۆ هیوای سوودێکی باشمان بە ئێوە گەیاندبێ هەر ساخ و تەندروست بن.